ماوەی 18 ڕۆژە کێشەی هەڵگرتنەوەی خۆڵ و خاشاک لە قەزای چەمچەماڵ و دەوروبەری چارەسەر نەبووە. مانگرتنی کرێکەرانی کۆمپانیایەکی پاکردنەوەی خۆڵ و خاشاک، کۆبنەوەی خۆڵ و خاشاکێکی زۆری لە سنووری قەزای چەمچەماڵ لێکەوتۆتەوە. شۆفڵ بەربای کە تاو نابێ ئەمە شاری پێدێن بە قورعان لادێکە گەلە لێرە پاکترە لادێ نییە گەلێ شوێنەکەی لێرە پاکترە داوامان لە حکوومەتەیە کێشی ئەم زبلە حەلکە هەچی نەخۆشیە لەم زبلە پەیابێ بەدەستی خۆمان نەخۆشی بە وڵات بە کێشەکەین بەدەر لە بۆن و بەرامی بەدەر لە پیسەکەی کە ئەبینن ئێوە منزەرەی کە ئەبینن بەڕاستی نە شارستانیە نە حتا قەنعاتم وایە ئەو پەڕی دواکەوتوشە ئەم دیاردەیە نابینرێت. سەرۆکی شارەوانی چەمچەماڵ بە تەنگەوە نەچوونی حکوومەت بۆ کێشەکە بە خەمساردی دەسەڵات ناو دەبات و داواش دەکات چارەسەری کێشەکە لەوە زیاتر دوان نەخرێت. کرێکارانی تایبەت بە پاکردنەوەی خۆڵ و خاشاک درێژەی کێشایمە چاوەڕوانی ئەو بن کە بە زووی و حکوومەت بە جددی بەدەم گرفتەکانیانەوە بێت و چارەسەر بکرێت بەڵامەوە ماوەی 18 ڕۆژە کێشە و گرفتی کۆمپانیەکانی پاکردنەوە چارەسەر نەکراوە بەهۆی ئەوە زبڵ و خاشاکی زۆر کۆبەتەوە هەرچەند ئێمە بەردەوام بە شەو ڕۆژ هەڵمەتی پاکردنەوە ئەنجامەدەین بەڵام بەهۆی کەمی ئامێرەکانمانەوە نەمانتوانیەوە کۆنتترۆلی ئەو زبڵ و خاشاکە بگەین و ناچار بووینە کرێکاری باخەوانی باخچەکانمان هێناوە ئیشی پاکردنەوەی خۆڵ و خاشاکی بێگەین لە چەند ڕۆژی ڕابردووشە تەندروستی چەمچەماڵ هۆشداری داوە لە بڵاوبوونەوەی نەخۆشی کوشندە لەم شارەیە بەڕاستی گەرم کێشەیە بە زووی چارەسەر نەکرێەوە حکوومەت ئەبێ بەرنامە و پلانێکی جددی و گشتگیری هەبێ بۆ ئەم پرۆسەیە بۆی دووبارە نەبێتەوە بۆی گرفتی تەندروستی لەم شارێ ڕوونەدا. تەندروستی چەمچەماڵ بە نووسراوی فەرمی دەستگا حکوومیەکانی سنوورەکەی ئاگادار کردوێتەوە کۆبنەوەی خۆڵ و خاشاک بۆ ئەندازە زۆرە لە قەزاکە ئەگەری کارەساتی ژینگەیی و کارەساتی تەندروستیشی لێ دەکرێت داواشیان کردووە کێشەکە بە زووی لەلایەن حکوومەت هێرێمەوە چارەسەر بکرێت. مەرغەریب، کورسات نیوز، قەزای چەمچەماڵ.